بڕیاری دادگای فیدراڵی واشنتن بۆ داواکردنی شازادە محەممەد بن سەلمانی جێنشینی عەرشی سەعودیە و 13 کەس لە نزیکەکانی بە تۆمەتی هەوڵدان بۆ تیرۆری سەعد ئەلجەبری ئەندامی دەستگای هەواڵگری سەعودیە و ڕاوێژکاری محەممەد بن نایفی جێنشینی پێشووی سەعودیە جارێکی تر تیشکی خستەوە سەر ڕاهەنداڵۆزەکانی پەیوەندی یاسایی و سیاسی نێوان ئەمریکا و سەعودیە. جۆری داواکردنەکەش بەو شێوەیە کە ئەگەر داواکراوان خۆیان یا پارێزەرەکانیان بە نووسین وەڵامی دەقی سکاڵا و تۆمەتەکان نەدەنەوە، ئەوە دادگا بەبێ ئەوان بڕیارەکەی ڕادەگەیەنێت، بە تایبەتی بوونی 2 کەس لە داواکراوان لە ئەمریکادا بابەتەکەی ئاڵۆسر کردووە. بە پێی نامەکانی دۆسیەکە یوسف ئەڕاجەحی لە ڤێرجینیا و لەیلا ئەبولجەدایل لە ویلایەتی ماساچۆسێتس دەژین. لە کاتێکدا کەمتر لە 3 مانگ ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکادا، ئەم بابەتە جارێکی تر دۆناڵد ترەمپ دەخاتەوە بەرنەشتەری میدیای ئەو وڵاتە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چونکە لە ڕابردوودا سەرەڕای کۆدەنگی کۆنگرێس و ئەنجومەنی پیران هەردوو پارتی کۆماری و دیموکرات لە ئیدانەی کارنامەی سەعودیەدا ئەوە ئیداری کۆشکی سپی بوو بە ڕەچاوکردنی بەرژەوەندی ئابوووریەکان، خۆی بوارد لە تاوانەکانی جەنگ لە یەمەن و گرتنی مافپەروەران و ژنان و ئازادی خوازان و لە هەمویان خراپتر کۆشتن و شوێن بزرکردنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی لە کۆنسڵگەری سەعودیە لە ئەستەنبوڵ. ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە ترامپ ئەمجارە نەتوانێت بە سوودوەرگرتن لە مەسەلەی پارێزبەندی بەرگری لە محەممەد بن سەلمان بکات، چونکە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا لە چەندین بۆنە و دیمانەدا جۆ بایدنی ڕکابەری دیموکرات هێرشی توندی کردوتە سەر دۆناڵد ترەمپ و بە دۆست و پشتیوانی دەسەڵاتدارە ستەمکارەکان ناوی بردووە. ئەوە بوو دوجار لە دیمانەی تۆڕی میدیایی CBS ئەمریکیدا بە توندی هێرشی کردە سەر ترامپ بەهۆی ئەو پشتیوانیە بێسنوورەی لە محەممەد بن سەلمانی دەکات. بایدن دەڵێت هەمیشە ترامپ پاساوی دوور لە ڕاستی دەهێنێتەوە بۆ جێنشینی سەعودیە، ئەوەش زیانێکی گەورە بەناوبانگی نێودەوڵەتی ویلایەتە یەکگرتوەکان دەگەیەنێت. گەرچی لە ڕووی یاساییەوە گرفتی بەردەم دادگای فیدراڵی ئەمریکا زۆرە، بە تایبەتی سکاڵاکار و تۆمەتباران هیچیان ئەمریکی نین و تەنیا 2 کەس لە تۆمەتباران لە ئەمریکادا دەژین. بەڵام بێدەنگی واشنتن و پاراستنی بن سەلمان لە لێپرسینەوە لە دوای کوشتنی خاشقچی زەمینەیەکی هێناوەتە گۆڕێ کە بێدەنگی لە هەوڵی تیرۆری جەبری کە راپۆرتی دەستگای هەواڵگری ئەمریکا و کەنەدا پشتیوانی دەکات، سیستەمی دادوەری و دەستگای یاسادانان و ڕاپەڕاندنی ئەو وڵاتە دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویەوە و سەرەڕای ئالۆزبوونی لە ڕووی یاسایی و سیاسیەوە ئاسان نییە بە بێ ئەنجام تێپەڕێنرێ. بە تایبەتی هەوڵی تیرۆری جەبری تەنها هەفتەیەک لە دوای تیرۆری خاشقچی بووە و زیاتر لە جارێکیش دووبارە بووەتەوە. داواکردنی بن سەلمانیش سەرەڕای پێگە گرنگەکەی نیشانی هەبوونی بەڵگەی بەهێزی تۆمەتەکانە لەسەری. ئەم دۆسەیە جارێکی تر کەسایەتی جێنشینی عەرشی سەعودیە دەخاتەوە ژێر پرسیار و ئەو وێنەی کە ویستی وەکو چاکخوازێکی سیاسی سەر بە خۆرئاوا خۆی بناسێنێ لە دوای کوشتاری یەمەن و کۆشتنی خاشقچی و هەوڵی کۆشتنی جەبری زیاتر لە کەدار و تاریک بووە. ئەگەر پێشتر هیوای بەوە هەبوو کە ترەمپ ڕزگاری بکات و ئامادەکاری بۆ بکات بۆ گەیشتن بە کورسی پاشایەتی، ئەستەمە ئەمجارە کۆشکی سپی و پایتەختە خۆرئاواییەکانی تر بە سانایی قبوڵی بکەنەوە.